گرێبەستی عێراقی هیوا و ئاشتی واتە عێراقی پۆڵ بریمەر و جێگرەوەکانی لە دوای ڕووخاندنی دەوڵەتی پێشتر کە بەرهەمی سایکس پیکۆ بوو سیستەمێکی لە وڵاتدا هێنایەکایەوە کە بە گرێبەستی کۆمەڵایەتی نوێ ناودەبرا کە بووە بنەمای نووسینی دەستور و پەسەندکردنی و چەسپاندنی سازان و ڕێککەوتن و داڕشتنەوەی پەیکەری پەیوەندیە سیاسیەکان. بەڵام مەزموونی ساڵانی دوای 2003 تا ئەمڕۆ سەلماندیان کە ئەو گرێبەستە کۆنە نەیتوانی سەقامگیری بۆ عێراق دەستەبەر بکات. بۆیە لە گەرمەی خۆپیشاندانە خوێناویەکانی ناوەڕاست و باشووری عێراقدا 12 لایەنی سیاسی عێراق لەوانەیەشێتی و پارتیش لە بەغدا ڕێکەوتنیان واژۆ کرد کە جێی گرێبەستە کۆنەکە بگرێتەوە و کاریگەرتر و کردەییتر بێت. دەیانەوێت با دەرکردنی چەند یاسایەک لە تووڕەیی جەماوەر کەم بکەنەوە کە پێشتر خۆیان لە دەرکردنی دەبوار لەوانە یاساکانی دادگای فیدراڵی و ئەنجومەنی ئاوەدانکردنەوە و نەوتوگاس. ئەمە جگە لە هەموارکردنەوەی یاسای هەڵبژاردن و چاکسازی لە کۆمیسیۆنی هەڵبژاردنەکاندا کە حیزبی بووە و سربەخۆ نەبووە و یاری بە ئەنجامەکان کردووە. شەقامی عێراقی بڕوایان بە هیچ بەڵێن و گرێبەستێک نەماوە کە لایەنە سیاسەکانی وڵات پێشکەشی بکەن، چونکە لە ماوەی ڕابردوودا زۆرینەی ڕەهایەوانی کە بانگەشەی چاکسازیان بەرز کردوێتەوە باگەشتنیان بە پۆست و کورسی بۆ بەرژۆندی مادی خۆیان بەکاریان هێناوە. بۆی خۆپیشاندەران هەروەکو خۆپیشاندەرانی لوبنان دروشمی دەست لە کارکێشانەوەی هەمووانیان بەرز کردوێتەوە و داوای دادگایی گەندەڵکاران دەکەن. ئەوان دەیانزانی عادل عەبدولمەهدی میراتگری گەندەڵی ئەوانەی پێشخۆیەتی و خوازیاری چاکسازیشە، بەڵام لەبەرەوەی توانای دادگایی مافیای گەندەڵکاری نەبوو ناچاریان کرد بە دەست لە کارکێشانەوە. خۆپیشاندەران بڕوایان وایە ئەوەی دوای عەبدولمەهدی دێت ناتوانێت پارێزبەندی و سوپەری بەردەم گەندەڵکاران بشکێنێت. بۆیە گۆڕینی تەواوی سیستمی وڵات با پێویست دەزانن، بەڵام چاودێران دەپرسن ئایا تەواوی سیستم دەست لە کار بکێشێتەوە بۆشایی یاسایی وڵات چۆن و بەچی و بەکێ پڕ دەکرێتەوە. ئەوەی لەم قۆناغەدا ترسناکی دۆخەکەی زیاتر کردووە گوێزانەوەی ململانەی نێودەوڵەتیە بۆ ناوخۆی عێراق. ئەو مەترسیی دەمێک بۆ عادل عەبدولمەهدی ئاماژەی پێدەدا بۆی کا بڕوای وابوو گوشار لەسەر ئێران و زیاتربوونی قەیرانی ئەو وڵاتە ڕاستەوخۆ کاریگەری خراپی دەبێت لەسەر ناوخۆی عێراق و سەقامگیری ئەو وڵاتە. ڕۆژ لە دوای ڕۆژئاسۆی بەردەمدا هاتووی عێراق تەماوی و ئاڵۆسەر دەردەکەوێت و خۆزدازدانەوەی گروپە تیرۆریستیەکانی ژاماژەیەکی ترسناکن بۆەوەی عێراق بەرەو ململانەیەکی تری تایفی ببن کە لەو حاڵەتەدا هەمووان لەو قەیرانەدا پشکدار دەکرێن و ئەو ئاگرە لە هیچ لایەک بە دوور نابێت.